سلێمانی بەڕای من وەکو دایک وایە. سلێمانی باوەشێکە کە تۆ ئینسان لە شوێنێکا لە دایک ئەبێ ئەو شوێنە وەکو باوەشێکی گەرم وایە بووی. بەڕای من وەکو باوەشێک وایە. کوردستانم نیشتیمانم خاکی دەرینم دووریت وەرزی سام ناکیە چۆن باجت دێڵم. سلێمانی جوانترین و نازدارترین شارە. بەڕاستی لەوانەیە زۆر کات بە بۆنەی مەرامە سیاسەکانەوە پشتگوێ خراپێ یاخود چۆن بڵین بەپێی پێویست نەبوو بێ بە مەنزڵگەیەک بۆ گەنجەکانمان کە ئۆقریتیا بگرن ژیانێکی باشیان بۆ دابین بکە. بەڵام جوانی سلێمانی و نازداری سلێمانی بێکۆتایە. ڕاستە لەوانەیە سیاسەتمەدارەکانمان ڕادەیە گویان کردی بێ کە گەنجەکانمان ئەم شارە بەجێ بێڵن، بەڵام من داوا ئەەکەم کە ئەم شارە بەجێ مێڵن. ئەم شارە بە گەنجەکانیەوە جوانە، بە ڕۆڵەکانی خۆیەوە جوانە، بە هەمومان بێکەوە هەوڵ بین شتێک بکەین کە ئەم شارە بخینەوە سەرپێی خۆی. سلێمانی لەو ڕۆژاوە جار دراوە کە تۆ شاری ئێشەگری ئازادیت و بۆ هەمیشە هەر بێداری لەگەڵ دیلێتی هەڵناکەی ئازادی وەک هەناسەتە لە مێژوودا ڕاپەڕین و ڕەشەباکەت پێناسەتە. ڕۆم و عەجەم عالی عوسمان هاتن تا خاکت بەبا بدەن، سەریان دای لە بەردی ورەت فێربوون چۆن خۆت لێلا بدەن. لە شەوەزەنگی دیلیدا مانگەشەوی ناوچەکە بووی، دڵی زیندوی کوردایەتی و دایکی هەر چوار پارچەکە بووی. پرسەداری مەهاباتی لە تەگوانیش دامان دەگری کە قامیشلۆ زامدار دەبێت تۆ بە ئازارەوە دەبری. ئەی ئەو شاری هێشتا لاوی عشق لە خوێن تا دەگەڕێ کەچی مێژوو بەناو کوچە و ماڵ بە ماڵتا تێدەپەڕێ. خەڵک شوێیت؟ گەرمیان. باشە، گەرمیان یا سلێمانی؟ سلێمانی. بۆ ئاوا سلێمانی بەخۆڵی؟ وەڵای هەموو شتێکم بەدڵە سلێمانی لە هەموو ڕۆیەکەوە.